لا فيرجينيا لشاري هارسنبرغ. طبعا عندك بازاري حلالي هي بزو بازاري حلالي پشتم ئیکاکە کەریمیە بەربابچینە ژۆرە بزانین ئەحواڵی کووە وەزعی بازار دروست بوون و بازار دروستکردن و بزنس ئیزازە دەرهینان و هەندێک کۆمەڵ پرسیاری تر دەکەین لەگەڵمان بابچینە ژوورێ. دوبارە سلام علیکم. من ناوم کەریم محەممەد ڕەشیدە خەڵکی سلێمانیم لە شاری هەرسنبۆرگ لە ڤێرجینیادا نیشتوی ئێرەم تقریبەنەوە بۆ 26 ساڵ بۆ 26 ساڵەچێ لە ئەمریکاین لە ساڵی 1996 هاتین بۆ وڵاتە تروا لێرە ژیانە بینە سەر و وردە وردەوە بە خۆمان ژیانمان کردووە تا ئێستا. وڵی بەنسبەت عەدەدی کوردەکان لێرە زۆرین هەر بەرەو زیایش ئەچێت کە بیدایەت کە هاتین ئەمووی حەبە 18 ماڵ بووین تقریبا ئێستا لە 98 لە عنی من وازام 18مین ماڵ بووم کە هاتم کە من هاتم 17 ماڵی لێ بوو یەکەم کەسە و کاگڕەشی هەیە کاگڕەشی قەمبەری ئەو لێرە بۆی تر بۆیەوە هەر یەکەوە بۆی یەکێکەوە تر من بەهۆی برادێک و برادێ بەهۆی منەوەی تر وردە وردە شارەکە بەرەو وڵی وەختی خۆی کاتین ئەمریکا بیدایەت تۆزەیش قورس بوو ینی شارەزانە بووین لە وڵاتەیش و کات چۆن و چۆنیە ئەو تەکنەلۆژیای ئێستاژ نەبوو کە کار ئاسانیمان بۆ بکرێ هەر لە ڕێی تەلەفۆناتەوە بە برادەر لە چی ویلایەتێکی ئەوی لە فلان شوێن ئەوی لە فلان شوێن و لە چی ویلایەتێکی ئیشەکە چیە و چی بەهۆی ئیش و کار و ژیانەوە وردە وردە ئێرەمان هەڵبژارد و ئێرەمان بە شوێنێکی باشدانی مناسب بوو. وڵی ژیان تیادی لە وڵی من سێ چوار ویلایەتم کردووەوە خۆم تیای ژیاوم. یەکەم ویلایەت کە هاتمەوە ئەمریکا کە لە وابزانم ئەگەر لە یادم مابێ 15/3/97 بوو کە لە کەنەری کرد دابەزیتم لە نیوهێڤن نزیکی نیویۆرک وابزانم 5-6 مانگی لێ بووین لەوێ تر لەگەڵ هەنێ برادرم لە تەکساس بوون ئێستاژ وا لێرە پێکەوەین ژیانمان بۆ یەکتر باسەکەژی لێرە ئیش و کار چۆنە چۆن نییە لەوێ چی ئەەکەی چی ناکەی ئەو وەختە تۆزێ بەڕاستی بۆ ئێمە ژیان قورس بوو بۆ ئێمە کە هاتین بیدایەت وەختێ بوو شتێکی تازە بوو کە ئێمە هاتین ئەم وڵاتەوە ئێمە کە فێری ئەو ئیش و کارە نەبووین ئەو هیلاکەتێ نەبووین کە لێرە هەیە ئیتر ئەو بە ماڵ دوو مناڵم هەبوو وەختە دوو مناڵم هەبوو ئیتر لێشەوە هەستانی چوون بۆ هیوستن بۆ تەکساس هیوستن لەوێش تقریبا 5-6 مانگی لێ بووم ئیتر باسی ئەم شارە کرا هەنێ برادرژ لەوێ لە تەکساس ئیش تۆزە قورس بوو دۆزینەوەی بە حکمیەوەی کەمە ئیجازەی سیاقەتمان نەبوو نەفەرات یعنی بە پازەوە بە هاتییا خۆم تقریبا ئیشێکم هەبوو بە پاسکی لە ڕۆیشتم تقریبا ڕۆژی ساعت نوێ ئەم سەر و ساعت نوێ سەر بە پاسیل بۆ ئیشێ لە ئوتێلیشمانەکەی تر دوای تیان شارێک هەیە لە ڤێرجینیا و بۆ شێوەی کەوان باسییانەکە هێتی کە هاتین بە حقەتی جواب بوو ئیش ئاسانتر بوو لێرە بۆ ئێمە سیاقەدا ئاسانتر بوو شارێکی بچوو بوو ئەو ئێستا گەورە بووە. خێزانی کورد وڵی بیزەوت بڵێم لە 100 ئەزانم بەس لە حدودی 350 ماڵ بۆ 400 ماڵە بێت ئێستا نەفەرنا بەس ماڵ ئیتر هەتا ئێستا ژەرایان هەیە کۆبوونەوەی ئەوەیە دانیشن شتێ بکەن کە بزانین چەند نەفەرە کوردیش کۆمنیتی هەیە لێرە یعنی بیدایەتیش کە هاتوین ئەو کوردیش کۆمنیتە دروست بوو هەتا ئێستا ژەر بەردەوامە ینی یارمەتی بەهۆی حکمی شەو کارەکە ئێستا خەڵک مەشغوڵە بەس کۆمنیتەکە هەرماوە بەس خەڵکێکی تازە کە دێن هاوکاریانەکەن بۆ خان و دۆزینەوە بێ ئیتر بە ئەوانە ژەکەین تا وەختی کۆرۆناش پێش کۆرۆنا ئەو شتانە هەبوو یادی نەورۆز و ئەو شتانە هەبوو بەس ئێستا تۆزەکەم بۆتەوە بە حکمی ئەوەی خەڵکەکەش زۆر بۆ بەڕاستی خەڵکەکە زۆر هەر لە قاعاشا جێمان نابێتەوە ینی خۆی ئەو کێشەکەی جاری وایە زۆر وەرەگەن خەڵک ژیانی ئەوەی ئەمری کامە شار خۆشە کامە ینی ویلایەت خۆشە تۆسێ خەڵکی دەکەی لە ڤێرجینیا بۆ خۆیان منێکیان لە ڕووی جەوە لە ڕۆی ئیشا لە ڕێی کۆمەڵایەتە لە ڕۆی هەموو شتێکە یعنی پەروەردەکردنی مناڵ بەڕاستیەوە جێی پرسیارەوە سام خۆم چکە سێ وڵاتم نیوجەرسیم کردووە بڵێن کەنەریکت بڵێن تەکساس
هاتوم بۆ ئێرە دوای لێرە 2000 ڕۆیشتم بۆ نیوجەرسی لە نیوجەرسی دوای 3 ساڵ گەڕامەوە چکە ژیانی ئێرەم بەلاو ئاسانتر بوو هەم بۆ پەروەردەکردنی مناڵ هەم بۆ ئیشەکان ئاسان هەم بۆ ئافرە بۆ سیاقەت بۆ زۆر شت ئەوەی ئەمریکی جارێک لێرە زۆرترینە لەم شارە وڵی وا بزانم ئەوەی کە من بزانم ئیسپانیە لێرە جالی ئیسپانیە ئێتە نازانست هەتا هەنێ فۆرم هەیە ئەپلیکیشن هەیە بە کوردی ئێستا لە بازارەکان لە دایرەکان ینی کوردیش هەیە لێرە فکری دروستبوونی ئەو بازارە وڵی فکری دروستبوونی ئەم بازارە هەر لە بیدایەتەوە حەزم لێ بووە لە دوکانداری چکە کە فامم کردوەوە باوکم دوکانی هەبووە ینی کە فام کردەوە دوکاندار بووین ئێمە لە سلێمانیش لە گەڕکی شێم حەیدین بووین هەتا هەر لێش بووم لە دایک هەتا هاتیشم بۆێرە هەر لەوێ بووم ئێتر حەزم لێ بوو بەس بە حکمەوەی کە بیدا هاتی نێرە چکە لێرە ئاسان نیە دوکاندانان و بیزنس چکە ڕێگای قانونیەوێت و هەنشتیەوێ کە بیکەی بۆ دوایە پارەشێوێت اینجا یارمەتی یعنی بێ یەکێکیش هاندەرێ بێ پاڵدەرێ بێ مناڵ بێ دیتە بڵێنی خۆ کەوا بتوانانی یارمەتی باو من بەڕاستی کۆمنێتیێرە زۆر هاندەرم بوون من سوپاسی یەکە بە یەکیانەکەم فکرەکەی دروستبوونی بازارێکی هاشەڵقی لەبەرەوەی جالەی کوردی با بڵێن زۆرە بەڵێ جالەی کوردی لێ و عەرەبیشی لێ بەس پێش منیش هەبووە ینی ئەو دوکانە من دام لەناو بڵێن وڵا من یەکەم کەس ببێتم بەس یەکەم کە کورد بێ ئەوەی کە وەک کورد یەکەم کەس شتی دانا کاک حەمە ساڵحە مەطعم زینە ئەو مەطعمێکی دانا شەرقی و ئیتر ئێستا تا ئێساش بەردەوامە ئەوازان بۆ 16 ساڵە چێ هەیەی تر تقریبا منی ژوا بۆ 5 ساڵ 6 ساڵە چێتر ئەم ئیشە بەردەوامم بەڵێ ئیتر جالەکان هەموویان وڵا کوردیە عەرەبیێت پاکستانی حتا ئەفغانی ئەمریکیش هێت یانی زیاتر نانەکەش ئەمریکیش حەزی لێ لە نانەکە و لە شیرینی و پاخلا و شتەکانیان حەز لێ ینی بەعام هەموو جالیەکانیت ئەوش لبن ئەربی لە وەڵاو خۆی کوڕێکی کووردە کاکفەرهادی ناوە لە هینە لە شیکاگۆیە دایناوە هەر خۆشی کووردە خەڵکی هەولێرە بەڵێ کاکفەرهادی ناوە من بە تەلەفۆن پەیوەندی پێوە کرد و قسەم لەگەڵا کرد کە لە ناو شیکاگۆیە دەمێکە هەر خۆی لەوێ معاملەکەی دروست کردووە بەڵێ بەس خۆی پەیوەندیشم پێوە کرد بە تەلەفۆن ڕقەمەکەیم دۆزیەوە هەتا ئێساش ینی ڕقەم شتەکەیم هەر لە تەلەفۆنم کرد لەگەڵیان بۆ خوای عنوانەکەی نازانم بەس ڕقەمەکەی ژمارەکەیم هەیە کوتم لەکوێکتی لە شیکاگۆین ئێمە ئەوش بەهۆی کوڕێکی کوردی ترەوە لە ویسکانسن ئەژیا وتی منەی ناسمەوە کوڕ ڕقەمەکەیم لێوە گەژمارەکە هەر خۆی لەوێ بەڵێ ئەو تەوزیعاتەکە بڵێن ئەو تەوزیعات تا من وتم ئەمەوێ ئەو ماسە بگاتەشکە ماسەکە بەڕاستی خۆشە لای خۆمان نازانم شتێکی پێڵێن بە کوردی خەریکە لە بیرمە چێتەوە بۆن سۆتە شتێکی وایە منێ بە عەرەبی ئەڵێن مودەخن یان مودەخنە بڵێن داخ کراوە بەزە وتی بەخوا کاکەریم ناتوانم ئەو مەزدەری بۆ بنێرم شیری تەبێ یانەویش حیوانی خۆی هەیە بۆ خوایت ئەو پرسیارە لێ نەکردووە نازانم بەزە و نازانم کارگەری کوێتی کوردەکانی ئێرە هەتا چەندی تەژیا دەکەن کە بازارەی ئێستا لە دووسێ ویلایەت ژیانەوە بەڕاستی هەندێک جیان یارمەتی بزانێت کە کوردە ناچن ئەگەر تۆزە گرامی هەدەرە ناچن ینی نینە هاندەر یەکتر نینە وەڵڵاهی لەگەڵ ڕێزمە ینی لێرەش هەیەەوە ینی کوردیش هەیە ینی باوەڕکە هەر کوردی خۆشمانە زۆر یارمەتی یاوین و هەنێشە دێ حەقیقەتە ینی من کە لێرە دوکان ئاخە من دوکانێکی ترم هەبوو حاڵەتێکی غاستەقینەوە بووینی این دوکانەکەشم سوتاتیایە یعنی بەس لەخوا بەزای خۆمان بە سەلامەتی دەچکە بەیانی زوو بێشان نەمان کردوێت کە دوکانەکە تەقیەوە بوو بە خۆڵەمێش هەڕێک 5 دوکان بوو یعنی هاتمۆ سەرساجی عەلی ینی بەزم سوپاسی یەکەم سوپاسی خواکەم کە سەلامت بووین دووەمیش بەڕاستی خەڵکیش هەبوو هاوکاری کردین ینی تەژیعی کردین بە مادی و بە معنەوی یعنی یارمەتیان ناین کە دەست پێ بکەمەوە وەکو کورد هاتوچۆی کوردەکان لێرە وەڵڵاهی زۆر باشە بگرێ لە کوردستانیش باشترە من خۆم کاچمەوە بۆ کوردستان ئەین خۆم بە غەریب بەزانم بەڕاستی لەناو کەسوکاری خۆمان تەبان باسەکەم ینی خۆم بە غەریب بەزانم چکە ئەو عیلاقە و هاتوچۆی لێرە هەیە لەوێ نییە نا ئێستا بە شتی عام عیلاقەمان هەیە وە شتی خوانەخواستە عەزیەکە خۆشیەکە شتێکە ئەوە بەردەوام ینی ئەو عیلاقی لێ بەسەر 300 و 400 هەمووی بەژاری تر بەپی مەجالێکی کارەژ مەجاری بێ ڕۆژی دواییە چێ بۆ لای
يعني هەنە شت هەیە فەرقی زۆرە. مثلا لەو جێژنەیەک ئێستا حل ناو جێژنەی خربوونەوە هەبوو بەس لەوێ کەوتە ناو داوامی تەبێ بەڵێ بەر چوارشەمە بوو ئێمە چوونە پارکیش هەموو کوردەکان لێش دانیشتین و ینی یەک جەژنە پیرۆزەمان لێک لە بە حکمی مەجال نییە لێرە زۆر. یەک مزگەوتم دیت چەند مزگەوت؟ وڵی لێرە سا حالیان دوو مزگەوت هەیە بڵین بەڵێ ئەو مزگەوتە کۆنەکەیەکە ئێمە هاتین 9 بۆ ئێرە 96 ئەوە عەرزەیەکی سوور بووی تر پاکستانیەکان کڕی بووە. سەرپەرشتی دەکات وڵی سا حالیان کوردیش بۆردە بەس پاکستانیەکان زیاتر لەسەری بەزوا کوردەکان بۆ خۆمان عەرزەیەکمان کڕیوە تقریبا 35 دەفتەرێکی پێدراوە بۆ عەرزەیەتەوە لە خەریتە شتەکانان ئینشەڵا بەشکەم ئەم ساڵ بێیان ساڵێک تر بینای بکەن و وردەوردەوە خەریکن. ئیمامەکە چی هەر بە ئینگلیزی قسە دەکەنیان؟ وەڵاهی ئیمامەکان یەکیانەمەی مزگەوتەی کە تۆ بینیتەوە لە هینی خۆمانەچێت ئەو پاکستانین ئیمامەکەش پاکستانیە بەس کوردەکەش ینی دوو خۆتبەمان هەیە ئێمە خۆتبەی کوردیشمان هەیە خۆی مامۆسای خۆمان هەیە مامۆسا محەممەد دیتر هەنێک گەنجمان هەیە کەوا خۆتبە ئاەن ئەیتر شتەکە مەشیە ڕەمەزانان ڕەمەزان وەخوا هیلاکە خەڵکی لاکە لەیش لە برێک تەراویحشتانە هەیە تەراویحیش هەیە وڵات تەراویح هەر وەک لای خۆمان شتەکان بگرێت لێرە تۆزە گەرمتریشی وەک چەند نەفەر لێرە ئیش دەکات لەو دوکان لێرە وڵات تقریبەنەوە چەند کەسی 4 بۆ 5 کەسی بەڵێ یەک ئافرەتمان لای عەرەبە بەسوانی تر ئیشەکان ئەوە نەبێ بڵێ فولتایم یە پارتایم خۆشم زیاتر بڵێن ئیشەکەی عیلاقی بە خۆمەوەی بڵێن بە عایلەی خۆمانەوە ئەو شتانەی لە چێ لۆ دێتن ئەو شتە شەقیان ئەو سەر لە میشیگنە خۆمەچمەیەنم لە نیوجەرسیە ئیتر فکرەی مەسەلەی ئیشیش بەڕاستی هیلاکە بێ بە هیلاکی سیارەشکەیە مەسەلەن خەڵک بەسەوە بزنسە بابنی خۆتایی ماڵەکەدا هەتا ئاسانە بزنسکردنەوە لێرە ئەگەر نەترسی نەترسی ئەگەر نەترسی بیزنس ئاسانە ئەگەر ئەو کاڵم نەترسی مەبەسمەوە یعنی تۆ کە دەبیت زەریبی بەڕاستی ئێسام بۆ نمونە زۆشتم بۆیێت ئەو کوڕە لا ماڵێ ئەوە هینە تازەیە هێناوتەن ئەبێ بفرۆشتێ کوتمە من تاقیەکەم نییە لەسەر زامە فرۆشتێکە فرۆشتا باش نەفرۆشتا قیرسیان لەو زەرە دەبیکەی بەس ڕەنگە ئیسفادەشی بکەین. کەستەمەرەکان ئەوانی کە دێن ئەگەر لە سەتای وەگرین چەندی کوردە چەندی عەرەبە چەندی غێرە دوێن وڵی ڕەنگە نەگەر عەشوائیان نەتوانی لە ساسە بڵێ بیزەبت ئەو نێ بەس يعني لصا هشتاي لصا حفتاي رنگا عرب و كرد و عربي ترويتري زياتري عرب كان يجين بزياتر بويرا كردك بدر زيك زورتلين انا والله اگر راسي نو والله ربع شهر زياتر لبنانا كيدن يعني زياتر خلق اللي بالويش كثير براسي وشتانا سيشوار دكاني لي هر مني كل اشياء ودانا مثلا كل خمان دي ترى مرعى خيار طماطم فاهم هنا زو همبو همو حفتێک ئەوە بچوومە سێشەمان بمێنە بۆ نیوجەرسی بۆ 6 ساعت بیتەوە کام هێنا خەڵک ئەی وایە و واتمیش زۆر نەکرد عزیێتی زۆر عزیێتی زۆر وڵاگە شوێنە هەبێ زۆر ئاسایی توانێت چێستە لە مینەسۆدای 6 مانگی هەر بەفر بوو هەسار بوو مانگێک پێشی مانگی پاشیش نەدەگیر ینی بەس 2 مانگی دەبوو 2 مانگ و نیوتە بوو نانەوە لە کالیفۆرنیا معدل هەیە 4 فصلێ لێ 4 فصل زۆر هەرزانە دەکەن 3 پاوند $2 خیاری کوردی خۆمان 3 پاوند $2 چاری واشەی $10 کنی نام لە فۆر ئێستا بڕۆ وەڵماردی 6 قلی تێدایە بە $3.5 شەردانێ تێدایە دوێنێ لە کەسکۆ کڕیمان یەک قاپە بای $6 هەر ڕەنجی خیارە نەتان نەبووە نە هیچی بەخیار نادی بەس بزانانی لە دۆڕا خیارەکە